إن الحمد لله ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. ناوەکانی خوا جەلە جەلالوه لەگەڵ صیفاتەکانی زۆر جوان خوا بە ئێمە ئەناسێنن. ئێمە ئیماندار زۆر ضرورە کە خواناسی و تاعەت و عەبدایەتی ئەکەین، خوامان زۆر بە چاکی و جوانی ناسی بێ. هەمومان وحدانیەت و تاک و تەنهایی خوامان ناسیوە و زانیوە. ئێمە لە دەوڵەتانی موسڵمانە لەوە ئەچێ سەرەتای ناسینی خوامان لە دایک و باوکمانەوە دەستی پێکرد بێ، بەڵام دواتر لەباری تەقلید چوونەتە دەرەوە. هەموو لەحظەیەکی ژیانمان و هەموو چرکەیەک ئێمە خودامان بینیوە، دەرکمان پێکردووە، هەستمان پێکردووە. تەجەلی ناوەکانی خوا جەلە جەلالوه لەسەر زەوی زۆر گەورەیە. ئینسانی ئیماندار حتا وەکو لە خزمەتی ناوەکانی خوایە بوەستێ، زیاتر معریفەتی کەماڵی ڕووتی ئەکا و زیاتر ئەبێتە کەسێک کە بۆ ئینسانیەت سوودی هەبێ، بۆ سەرزەوی سوودی هەبێ، بۆ خودی ذاتی خۆی و دەوروبەری سوودی هەبێ. یەکێک لە ناوە زۆر جوانەکانی خوا جەلە جەلالوه بریتێ لە ناوی ئەللەطیف. لوتف ئەگەر لێکێکی بدەینەوە لە زمانی کوردیە ئەڵێن نەرم، بەڵام کاتێکە لە حەقی خوایە وشەی لوتف بەکارێت، وەلەما ئەفەرمون دوو معنای زۆر قوڵی هەیە کە لە قورئانەوە دەرێنێنەوە. وشەی لەطیف حەوجار لە قورئانی مبارەکە هاتووە. دوو معنای سەرەکیان لێک داوەتەوە زانایان بۆ ئەم وشەیە، چونکە ناوەکانی خوا هەندێکیان چەندین معنایان هەیە، هەموو معناکانیش پەیوەندیان بە ئینسانەوە هەیە. یەکێک لەو معنانەی کە لێکیان داوەتەوە توانە وشەی لەطیف بە معنای عەلیم دێ، واتە خوددا عەلیمە بە هەموو وردەکاریەکانی حەیات ژیان، بە هەموو پێکهاتەکانیەوە، ئینسان و غەیری ئینسان. هەموو ئەوەی لەم گەردوونە ئەگوزەرێ هەمووی لە لوتفی خوایە جێگەی ئەبێت. گەڵایەکی هەنار کاتێکەوە زۆر زەرد و ناسکە دروست ئەبێ و سوور ئەبێت و سەوز ئەبێت و زەرد ئەبێتەوە و وشک ئەبێت و ئەکەوێتە سەرزەوی، لە لوتفی خوایە جێگەی ئەبێت. دڵۆپە ئاوێک کە لە ئاسمانەوە دێتە خوارەوە، بۆچی دێ؟ مەهامەکەی چییە؟ کاری چییە لەسەر زەویە؟ ئەبێتە خۆراکی کێ؟ چی گیاندارێ؟ چ ڕۆکێک؟ چی لەسەر زەویە بنیاد ئەنێتەوە تا ئەو کاتێک کۆتا ئەبێت و ئەبێتەوە هەڵمو ئەگەڕێتەوە؟ لە عیلمی خوا و لوتفی خوایە هەیە. واتە ئەگەر بڵێن وشەی عەلیمیەت لە لای خوددا جەلە جەلالوه لەگەڵ لوتفا فەرقەکەی چی؟ ئەڵێن لوتف بە وردەکاری شتەکانە ئەڕوا. سەیری ئەم ئایەتە مبارەکە بکەن. ئەفەرمێ یا بونەیە إنها إن تك مثقال حبة من خردل. ئەگەر یەک دانە بچووک لە خەردەل تۆزێک کە بینیوتانە، وەکو عولەما ئەفەرمون کاتێک کە خۆر لە شوێنێکەوە دێتە ژوورەوە هەستەکەی کۆمەڵە تۆزی وردی تایە، ئەفەرموو یەک دانە لەوانە بکەیتە 100 بەشەوە، یەک بەش لەوانە کاتە خەردەلێک. ئەفەرمێ ئەم خەردەلە بچووکە ئەگەر بێت و تەکون فی سەخرەتی، لەناو بەردێکا بێ، ئەو فی السەماوات یا لە ئاسمانەکانە بێ، ئەو فی الأرض یا لەسەر زەویە بێ، یەئتی بها الله، خوا ئاگای لێتی
همو معلوماتي كاملة من لا إخوة جل جلاله. بوي لدواي أم آيات يكسر فرمي إن الله لطيف خبير. خوا هم لطيفة أم وردكار يعني حياتي إنسان حياتي قردون هموي أقالي وهو خبير وزور بخبرة وهمو أماني جيب جا كردوه. بوي كاتي إنسان ك لبردم دا صلاتي خوايا أوستي هرچند عقلي كلي به وكو بيراميد أفرمي لخوا ناسي عقلي كليتي كل عقلي تينا قاد تينا فكري. بوي في غمريان صلى الله عليه وسلم إرشاد ما نكابوي كسيدي ذاتي خوانا كان بيلا وانا بيلا دا صلاة كان يمكنه كاوي شغل معنا كان لطيفيتي خوا أو علم قوري خوايا جل جلاله بهمو قردون بهمو بيكاتا ورد بچوكا كان وحتى أكو بچوكا بيت. كتابة كي بنامي رسالة من الماء باسي ضلوبي آوي إنسان أكاد كملايين مروفيتيا أتشت الرحمي آفرتك ويك أقريت وأبيت مروفيك وشون دروسي وشون قورئبي وشون بنياد جيان بنياد أنا ودواي شون أمري وشون لخاك أرزي شون زندو أبيتو لقيامتها شون برو بهشت أروا أمور دكاريانا همو إلى لطفي خوايا ولا علمي خوايا جاكي أبيتو. بويا هند العلماء تفسير فرمويانا أجر لطيف لقلب باء بكر هاد باء لدواء بكر هاد إن الله لطيف بعباده هو بمعنى علمي خوايات معنى أول دكاري علمي خوايات أفرمون معنى دوامي لطيف زور قرنجة بالنسبة إنسانا معنى دو هم كبلام لقرآن بكاريه خوا لطيف لما يشاء أفرمون أن لطفيان أويك ببيع قاداري خوت خوا جياني تورك أخا ترتيب أكا بوشي واسيك شايستا بتو ممكن ايشك منزور مندوبين بما انه يرسخك بياكين ورسخك كمان بونيت. ابن مسعود فرمي عبدك لعبد كان زور مندوب أبي هم وغم وشو روجي خريق أكا بروسيجي نجاحت بين نجاحت ناهني. فرمي ملائكة لحضوري خويا الله يا إلهي أم عبدا زور مندوب ونتيجة ندا بدا سوا. أفرمي لطفي من اللي نقرأ أم عبدا أوي بي بدري چونکە کامە چاکترینە بۆ مرۆڤ خوا ئەوەی پێ عەتاکە. لە نەزەرەتی مادی ئەمڕۆیە ئینسانەکان پێیان وایە کێ زۆر زۆر دەوڵەمەند بێ و هەبوو بێ طبعاً ئەم مادیگەرەیە فکرێکی عەولەمەی ئەمریکای جیهانیە بە زۆر چەسپانیوانە بەسەر هەموو جیهانە هەموو ئینسانێت بیر بەس لە مادە ئەکاتەوە. بەینەما مادە هەموو شتێک نییە بچووکترین شتی ژیانی ئینسانە. مرۆڤ زۆر گەورەتر لە بابەتی مادە. ئەگەر ئینسان سێر کە ئەوانەی پێش ئێمە ژیانیشیان کرد ڕۆشتیشن ئەم وەسائلانەش هیچیان لە بەردەستیانە نەبوو. سبەی نێوەچەکانی ئێمەش ئەم وەسائلان نامێنێ هەموو ماڵ ئاوایی ئەکە و ئەڕوا ئەنواع وەسائلی ترێتە هەر ژیان ئەڕوا ژیان ناوەستێ. بۆیە کاتێک کە باسی لەطیفیەتی خوا ئەکەین چی بۆ تۆ زۆر باشە خوا ئەوەت پێ عەتا ئەکا وا تەسەوور نەکەی ئەو مادەیە کە لە زیهنی تۆیە ئەوە چاکە بۆ تۆ. ئەزان ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فقيريان فقيري خوي نأجوريه والدولمانيشان دولماني خوي نأجوريه. وإلا مجتمع مسلمان وكمالجي إسلامية بهيش يوازي كسي فقير تشاوي لشتي دولمان نية تشاشور نية لأستي كسي كي دولمان دا سيري مالو سروتانا كاو تشاوي لبدا وحسادتي لبكا أبدا. دلي إنساني إيمان دلي كي زور باكا أصلا كسي كي دولمان دي بيني خوا بيداو كخيري كي بخشن ديه أم دعاء خير زوري بوك أخويا زياتري في عطاكي توفيقي بدي خدمة الدين وعباد بلادك كاتك إنسان لناوي لطيفيتي خواتي أجا أزاني هج مصيبة يجني لسر زويا رويتك بحكمة دستنا من هر حكمة زماننا من هر حكمة لسر جئك هر حكمة برزبيت وأبيت كسيكي زور جورة هر حكمة أبيت قائدك جورة هر حكمتي خويا إنساني إيمان دارك خوي تسليم كرب اللطيفية خوا أزاني ببيع أقاداري خوي خوا جل جلاله همو كاركاني بو أرخصين وأسازين لنو أم معنايا ولما هندق قصيان فرموها هندك فرموها أنا أزان لطفي خوا شن قوري يكي لطفكاني خوا أويا كتو قناها كيتو لبيرد أشتو أزان إنسان أقر قناهي كرده لبير نتشويته بيب قناها أمرت أو ندي شرمة كرت أفرمون خوا أو ندل لطيفة لبير عبدك باتو بو الشرمزار نبي لحضوري خويا
هەندێک تر فەرموویانە بابەتی لەطیفیەتی خوا نەرمی خوایە لەگەڵ عەبدەکانە ئەم هەموو عسیان و تاوانە ئەکەن بەرزەکەنەوە والله ئەگەر لە بەرامبەر یەکترمان کردایە ڕوومان ڕەشەوە بەرامبەر بە یەکتر بەڵام سێرەکەی سبحان الله ئەم عەبدە ئەم هەموو گوناهە بەرزەکاتەوە خوا زۆر نەرمە لەگەڵیا قبوڵی ئەکا کاتێک کە ئەگەڕێتەوە هەندێک تر فەرموویانە ئەوەیە شتەکان زۆر بە نەرمی ئەگاتە لە لای تۆ بەبێ ئەوەی خۆت دەرکی پێکردوێ هەستت پێکردوێ زۆر کات تۆ خەوتووی لەو کاتێک کە تۆ خەوتووی لەطیفەتی خوا لە کارایە چونکە لە کاران نەبێت تۆ جاری وای هەڵناسیتەوە دروست نابیتەوە کۆ نابیتەوە لەو کاتەی کە ڕسقەکەت بۆ دێ خۆت نازانی لەکوێوە سەرچاوە ئەگرێ چونکە ڕسق ئەوە نییە کە کۆی ئەەکەیت ڕسق ئەوەیە کە ئەی خۆی زۆر کات ئێمە وا تێگەیشتین ڕسق ئەوەیە کە لە ماڵە چەند ڕقمم زیاد ئەوە ڕقم زیادکردنێکی خوا ئازانێ هی کێ ئەوەی کە کۆت کردوێتەوە تەنها ئەوەی لە قورگە چوە خوارەوە بۆ ڕسقی تۆ کەس نازانێ ئەم ڕسقە لەکوێوە چۆن کەستان نازانن سبەینە چی ئەخۆین و لە ماڵی کێ ئەبین و کێ خوڵکمان ئەکات و کێشتمان بۆ ئەهێنێ و لە کام میوە ئەخۆین و لە کەسمان لەمە تێناگەین ئەمە ئەسرارێکە لەطیفیەتی خوا بۆمان ڕێکخ بۆیە ئینسانی ئیماندار کە لە خزمەت ئەم ناوانەی خوایە خۆی جەم ئەکاتەوە یەقینێکی بۆ دروسە ئەویش ئەوەیە ئەگەر هات و خۆی تەسلیم بەخوایەکی عەزیمی گەورە کرد لە دنیای زۆر گەورە ئەگەر خۆی دایە دەستی مادیگەرایی و شتەکانی خستە سەر عەقڵی خۆی و ناو عەقڵی خۆی و ویستی بە عەقڵی خۆی هیچ شتێکی بە هیچ شتێک نابێت هەولێری قسەیەکی خۆشیان هەیە ئەڵێن زۆر فکرت ماندوو مەکە بە ڕزقەوە ئەگەر خوا ویستی ڕزقت بە ئەسبابیشی لۆ ڕەکەخ بیر مەکەرەوە لە ئەسبابەکان چۆن ڕزقت بۆ دێ ئاتۆ خۆت تەسلیم بەخوا بکە لەطیفیەتی خوا خۆی ئەسبابەکانیش بۆ ڕێکخ خۆی تەرتیبی حیاتی ئوموری تۆ ئەکە لە ناوی لەطیفی خواوە شتێکی ترمان بۆ دەرەکەوێت کەسی دەوڵەمەند ناوێ بە خۆیان بنازێ بڵێ من عاقڵ بووم ئەو کارم کرد ئەو کارم کرد ئێمە هەمومان مساوین خوا بە تۆی زیاتر داوە بێ کەمتر داوە ئێمە ئیماندار یەقینمان هەیە ئەو کەسەی کە لای ئێمە زۆر بچووکە لە ناو کۆمەڵگا خوا ئێرادەی هەبێ گەورەترینە ڕاستە ئەم کەسە جهودی خۆی ئەکا هەندێکی کەم لە فنونی خۆی بەکارهێنێ ئەوی تری هەمووی بەدەستی ڕەب العالەمین بۆی ئەفەرمون هەر کەسێ ئاعتیماد لەسەر عەقڵی خۆی دانێشێتە ئاعتیماد لەسەر ماڵی خۆی دانێ ماڵەکەیەک نەقسەکە کەمەکە ئاعتیماد لەسەر هێزی خۆی دانێ ئەڕمێ هێزەکە لە دوای 40 ساڵی و ئەڕمێ وردەوە دەیتە خوارەوە تەسلیم بوون بەخوا جەل جەلاله لەم ئەسما و صفاتانە زۆر گەورەیە کۆتا قسم لە خزمەتانە کەلیمەیەک هەیە لە عەرەبا زۆر بەکارێ لای ئێمە بەکار نایە کاتێک کە موسیبەتێک ڕوویان تێ ئەکا ئەڵێن یا لەطیف ئولطف بنا ئەی لەطیف لطفت هەبێ بەرامبەرمان نەرم شتەکانمان بۆ ڕێکخەرەوە تەرتیب کەرەوە ژیانمان جوان کەرەوە ساغ کەرەوە کەلیمەی یا لەطیف زۆر گەورەیە ئەو ناوەیە کە تۆ هاواری پێ ئەەکەیت بەبێ ئاگایی خۆت خوا ئیشەکانی بۆ ڕێخستووی داواکەین لە ذاتی پاکی پەروەردگار و لە یا لەطیف هاوارت لێ ئەەکەین هەموو کاروباری ژیانمان ڕێخە یا رب العالمین یا ربی خوایە ئێمە کوێر و کەڕ و نادادین یا ئیلاهی تەنها و تەنها پشت بە تۆ ئەبەسین تۆ ئیشەکانمان بۆ ڕێخە یا رب العالمین تۆ دەروی خێرمان لێکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە ئیمانمان دامەزراوکە إلهي داوال لأكن فتنة مخرنا ودين مانا ويا رب العالمين يا ربي خويا بأمتي في غمر صلى الله عليه وسلم قبل من بشوين كوتي أول ما نقرأ إلهي لم من بروا هاواركين هرشي جواني صلاة والسلام هيا وفي غمر خويا صلى الله عليه وسلم بقينا يك نوما لخزمتي بنا يا رب العالمين إلهي أم عبد جواناني لما ليتو يكوب نتو أمانة إلهي سجدنا بن تنها لمقامي يا نبي قد ركوع يا نبي وتنها بوتو نبي قد دسي زليل دعاء برزنك إلا لبردمتو يا نبي ديا إلهي دعاء كان انجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة